وادەی دیاریکراوی یەکێتی نیشتیمانی بۆ کاراکردنەوەی پەرلەمان کۆتایی پێهات کە دەی مانگی وەک دوا وادە دیاری کردبوو لەسەر بڕیاری کۆبوونەوەکەی پیرمامیش دەبێت لە ماوەی 4 ڕۆژی داهاتوودا پەرلەمان کارا بکرێتەوە. پارتی و بزوتنەوەی گۆڕان هێشتا کۆ نەبوونەتەوە و کۆمەڵی ئیسلامیش لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان باس لە قوتی خەڵک و هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و یاسایی بوونی پرسی ڕیفراندۆم و هەڵبژارنە گشتیەکان دەکات. پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی دەڵێت یەکێتی فشاری لەسەر پارتی دروست کردووە بۆ ئەوەی پەرلەمان کارا بکاتەوە و پرسی ڕیفراندۆم بباتەوە ناو پەرلەمان. دەژڵێت چاو وادەیە گەر پەرلەمان کارا نەکرایەوە چاوەڕێی بڕیاری سەرکردایەتی یەکێتی دەکەن. فشارە بۆ ئەوەی بێکە پارتی دیموکراتی کوردستان بە زووترین کات لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە دانیشێ و قسەکانیان تەنها لە چارچەوەی یا وەرگرتنی وادە و دانیشتەکانیان تەنها لە چارچەوەی قسەیان نەمێنێتەوە بەڵکو پێویستەکە ڕاستەوخۆ لەگەڵ گۆڕان خۆیان دانیشن بۆی بە زووترین کات پەرلەمان کارا بێتەوە دەستکەینەوە بە کارەکانی خۆمانەوە و ئەوان ڕاستی لە ئێستاڵەن بەبێ مەرج با دەستی سەرۆکاتی دەستکا بەکار بەڵام هەتاو کەسا هیچ هەنگاوێکی کرداریان نەنوانەوە بۆ گەڕانەوەی دەستی سەرۆکاتی و کارکردنی پەرلەمانتاران لەناو پەرلەمانی کوردستانە. زۆر بازەحی مەسجی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕفراندۆم دیارە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان و ڕفراندۆمە بە شێوەیەکی یاسایی لەناو پەرلەمانی کوردستانەوە کەواتە پێویستە هەموو حیزبولایەنە سیاسیەکان کە لەگەڵ ڕفراندۆمان و بەتابەتی پارتی دیموکراتی کوردستان پەلە بکات لەوەی کە بە زووترین کات پەرلەمان کارا بێتەوە دانیشتەکانی لەگەڵ گۆڕان دەست پێ بکاتەوە بۆی ئێمەش کار لەسەر ڕفراندۆم بکەین بە شێوەیەکی یاسایی و کردداری. پارتی دیموکرات چاوەڕێی بزوتنەوەی گۆڕان دەکات بۆ ئەوەی لەگەڵی کۆ ببێتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام بڕیار وایە شەمەی داهاتوو جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان کۆ ببێتەوە و وەڵامی پارتی لەسەر میکانیزمی کۆبوونەوەکەیان بداتەوە. پەرلەمانتارێکی و حیزبەش بڕیاری دیاریکردنی وادە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەنابەجێ دەزانێت و دەڵێت پێویستە پێش کۆبوونەوە لە ئامانجی پارتی بۆ کاراکردنەوەی پەرلەمان تێبگەن و بڕواشی وایە پەرلەمان تەنها بۆ بە یاساییکردنی ڕیفراندۆم کارا ناکرێتەوە. بە بڕوای ئێمە ڕەنگە تەحدیدکردنی کات بۆ کاراکردنەوەی پەرلەمان لەجێی خۆی دانەبێت چونکە پەرلەمان 2 ساڵە لە کار کەوتووە وەفق کراوە بۆ تا ئێستا کاتێک و زەمنێکی بۆ دیاری نەکراوە. کاراکردنەوەی پەرلەمان بۆ 3 مانگ لە ڕاستیدا ئەگەر تەنها و تەنها مەبەست لێی بۆ مەکیاجکردنی مەسەلەی ڕیفراندۆم و دەرکردنی یاسای بێ بۆ ڕیفراندۆم هەرگیز ئێمە لەگەڵ شتیوانی. بەپێی زانیاریەکان ڕایەکی ناو بزوتنەوەی گۆڕانەوەیە پەرلەمان تەنها بۆ پرسی ڕیفراندۆم کارا نەکرێتەوە و گەر کاراش بکرێتەوە یەکەم کاری هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بێت. بە بڕوای شارەزایانی دۆخەکەش پێناچێت پەرلەمان بە پێویستی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کارا بکرێتەوە کە ڕەنگە ئەوەش پارتی ناچار بە کاراکردنەوەی پەرلەمان بەپێی زۆری نەبکات و هێڵی نێوان دوو بەرەی سیاسی تۆختر بکاتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.